ئایا ئەمە هەر بۆ ئەوەیە یا ئەوەی قوناغەکەی بەدوادادێ کە ڕاگەیاندنی دەوڵەتی کوردیە کە ئەمەیان بەڕاستی من داوام کردم کاکەمە پێویستی بە ئامادەسازی هەیە وەکو ئەمە وەکو ئیشی خۆمان و کاری پیشەیی خۆمان ئێمە پێویستمان بەلایانی کەم بە ساڵێک هەیە بۆ ئەوەی ئێمە دڵنیایی بدەین خەڵکی خۆمان لە هێندێ ڕووە بەڵام بە پاڵپشتی دارایی بە تەرخانکردنی بودجێکی شایستە بۆ پلان و بەرنامە و پرۆژێکی ئێمە هەمانە ئێمە کات دڵنیایی دێنێ خەڵک کە ئەو کاتی ڕێفراندۆمیش دەکرێت و دەوڵەتی کوردی ژبار ڕابگەێنرێ و دڵنیاشم بۆ ماوەیەی ئەو تەبایە سیاسی کە ئێمە پێویستمان پێیەتی ئینشاڵڵا دەگەڕێتەوە و لەو مودەتەدا دەشکرێ ئەو قەیرانی دارایی بە تایبەتی بژێوی خەڵک بە تایبەتی موسەی فەرمانبەران ئەویش چاوێک پێدا بەخشێنەوە کە دیارە من لە دووسێ قۆناغدا باسمان کردووە سەرۆکی حکوومەتیش باسی کرد کە بە تایبەت یا لیژنەی قەیرانەکان یا لیژنەیەکی تایبەت کە دیراسەی ئەوە بکات کە ئایا ئێمە دەتوانین چی لەم قۆناغەدا بۆ فەرمانبەران بکەین دەتوانین ینی ئەم موچەیە دەتوانین دەستکاری بکەین و موچەی فەرمانبەران تۆزێک باشتر بکەین ئەوەی کە بە تایبەتی زۆری لێبڕدراوە یان نا ئەم پێمە ئەمانەش دەتوانرێت لەم قۆناغەدا بکرێت ئەگەر ئەوە دوا بخرێ ئەگەر لە کاتی خۆشیدا هەر سوور بن بیکەن دیارە ئەو کاتی بەڕاستی من دەکەم کۆکو باسم کرد لایەنەکان بگەن بە ئەنجامێکی باش لەم ڕۆوە